لەم وڵاتە بارانی خوێن نەبارێ ڕۆژنیا لەم وڵاتە بارانی خوێن نەبارێ ڕۆژنیا داگیرکەرێ شیوەن نەخاتە شارێ ڕۆژنیا داگیرکەرێ شیوەن نەخاتە شارێ ناو بۆ ژینی ژێردەستی بێدەنگی و بێ هەڵوێستی ناو بۆ ژینی ژێردەستی بێدەنگی و بێ هەڵوێستی بژی هەوڵ و تێکۆشان بۆ ژینی بەسەر بەستی بژی هەوڵ و تێکۆشان بۆ ژینی بەسەر بەستی کانە سووتێ جەرگی دایکی هەژارێ ڕۆژنیا کانە سووتێ جەرگی دایکی هەژارێ خوێنی لاوان لە چێنگان دەچۆڕێ دێتە خوارێ خوێنی لاوان لە چێنگان دەچۆڕێ دێتە خوارێ کێڵی شەمشەمە کوێرە با وڵاتی من فێرە کێڵی شەمشەمە کوێرە با وڵاتی من فێرە شەرمە بندەستی ئەستن بڕیارێک بدەن دێرە شەرمە بندەستی ئەستن بڕیارێک بدەن دێرە ئەوەی هەرزانەشینە ئەم وڵاتە وێرانە ئەوەی هەرزانەشینە ئەم وڵاتە وێرانە ماڵ بە ماڵی ڕووخەوە کراوەتە بەندی خانە ماڵ بە ماڵی ڕووخەوە کراوەتە بەندی خانە نابۆ ترس و دوو دڵی ئەمە ژین نییە ژانە نابۆ ترس و دوو دڵی ئەمە ژین نییە ژانە تا ئێمەوە بێدەنگ بین دوژمن سواری سەرمانە تا ئێمەوە بێدەنگ بین دوژمن سواری سەرمانە وناو تمام جهان بردو لکولر بران لرنجتن همیشه خنی و گیان خویان دان من کوری رو جلاتم بردو ساواتم نزالی کرماشانم جاق بسانە نەماواتم ڕیشەدارە نژادم بەدینیە وەزاتم سەربەرزم جوورە پەڕاو من لە جەوانە مادم زمانە منە کورد و سەنگانە منە وەی خاکە افتخارکەم کای هورزوانە منە پایتەختم کرماشانە
فریاد شیران است، این فریاد شیران است. بردش خیمان بر کوکینت آغاز پایان است، آغاز پایان است، این آغاز پایان است. فریاد شیران است، بردش خیمان بر کوکینت آغاز پایان است، آغاز پایان است، این آغاز پایان است. فریاد شیران است، بردش خیمان بر کوکینت آغاز پایان است، آغاز پایان است، این آغاز پایان است. فریاد شیران است، بردش خیمان بر کوکینت آغاز پایان است، آغاز پایان است، این آغاز پایان است. ئاڵپەڕن خرۆشە و شاور ئامادەیە شاڕ ئازادی ئەم جاورە تەواورێکی گردن بەرزە تەزوی خستوەتە جیاوانی شەقاڵمەوە هاواورێکە لە گەروی ویجدانەوە تاوبۆیەکە لە برینێکی هەزار ساڵە تفەنگ کڕنۆشی بۆ دەباوت گولە لە ئاوستی سەڵە ڕاوپەڕی وە شاوخ ڕاو چڵەکی وە ڕووباوت شاور هاواوری گوێی ئاسمان دەسمێت ڕووباورەکەن هاوژەیان تینوێتی خاڵک دەشچێنێت لێوی وشکاوڕۆی خاڵک خەون بەسەر بەستیەوە دەبینێ دەوەرن ئەی ئاواوتەکانی نیشتمان دەستێکتان قرمەی چەکی بێت دەستێکتان بە پرچی وڵاوتەوە بێت ئێرە دوا وێستگەی ڕزگاوریە داوەبەزن بەسەر بەستەڵۆکی زوڵمدا داوەبەزن تەفروتونای بکەن تەختی بێداودی ئەی ڕۆڵەکانی ڕاوپەڕیوی نیشتمان
بەیاننامەی ڕاگەیاندنی هاوپەیمانی هێزە سیاسیەکانی کوردستانی ئێران. خەڵکی خەباتکاری کوردستان، حیزب و لایەنە سیاسیە کوردستانی و ئێرانیەکان، ئازادی خوازان و خەبات گێڕانی سەرانسەری وڵات، بزوتنەوەی سیاسی و نەتەوەیی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان دەیان ساڵە بە شێوەی ڕێکخرا و بەردەوام دژی سەرەڕۆیی و دەسەڵاتی دیکتاتۆری ناوەندگەرە لە پێناو مافەنەتەوەی و سیاسیەکانی خۆیدا خەبات دەکات. کوردستان دوای شۆڕشی ساڵی 1357 و هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیش هەر سەنگەر و ناوەندی سەرەکی خەبات و خۆڕاگری دژی ئەو ڕەژیمە سەرکوتکەرە بووە. کوردستان لەو ماوەیەدا تێچوویەکی زۆری بۆ خەبات و خۆڕاگری خۆی داوە. شەڕی بەسەردا سەپاوە، دەیەن ڕێبەری سیاسی ئێعدام و تێرۆر کراون، هەزاران ڕۆڵەی خەباتکار و چالاکی سیاسی شەهید بوون و لە زیندانەکاندا گیانیان لێ ئەستێنراوە. کوردستانیش وەک جوغڕافیایەکی داگیر کرا و میلیتاریزە کراوە و بە سیاسەتی سەرکوت و تاڵان و بڕۆ لەلایەن حکوومەتی کۆماری ئیسلامیەوە ئیدارە کراوە. ئێمە ئەم حیزبە سیاسیانەی هاوپەیمانی هێزە سیاسیەکانی کوردستانی ئێرانمان واژۆ کردووە بە پشتبەستن بە مێژووی خەبات و تێکۆشانمان و بە سەرنجدان بە پێویستیەکانی وەڵامدانەوە و خۆدیتنەوە لە دۆخی سیاسی ئێستای ئێراندا کە ڕەژیمی کۆماری ئیسلامی هیچ شەرعیەتێکی سیاسی بۆ نەماوەتەوە، بەڵام مەخابن بەهۆی پەرتەوازەیی هێزە سیاسیە دژبەرەکانی ڕاوەستاو بووە. لە کوردستان وزە و ڕیزەکانی خەباتگێڕی خۆمان یەک خستووە و هاوپەیمانیەکی سیاسیمان ڕاگەیاندووە. مەبەستی سەرەکی ئەم هاوپەیمانیە کە پاش قۆناغی گۆڕینەوەی بیرروڕا و کاری مەیدانی لە ناوەندی دیالۆگ بۆ هاوکاریدا پێکاتووە، یەکریزی و هاوخەباتی پتر بۆ پەرەدانی زیاتر بە بزوتنەوەی سیاسی کورد لە ئێران و پێدانی قورسایی و دەوری زیاتری کوردستان و بزوتنەوە سیاسیەکەی لە خەبات دژی کۆماری ئیسلامی، دەستەبەرکردنی ماف و ئازادیەکانی خەڵکی کوردستان و چۆنیەتی داڕشتنەوەی ئێرانی داهاتووە. ئامانجە سەرەکی و هاوبەشەکانمان لەو هاوپەیمانیەدا خەبات بۆ ڕووخەندنی کۆماری ئیسلامی ئێران، بەدیهێنانی مافی دیاریکردنی چارەنووسی کورد و بنیادنانی دامەزراوەیەکی نیشتیمانی و دموکراتیک لەسەر بنەمای ئیرادەی سیاسی نەتەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانە. ئێمە بە پشتیوانی لە خەبات و ناڕەزایەتی سەرانسەری نەتەوەکانی ئێران دژی کۆماری ئیسلامی لەو قۆناغەدا پێ لەسەر پێویستی هەماهەنگی و هاوخەباتی سیاسی و مەیدانی نێوان حیزبە سیاسیەکان و ڕێکخراوە مەدەنیەکانی کوردستانی ئێران لەگەڵ حیزب و ڕێکخراوە سیاسی و مەدەنیەکانی بەشەکانی دیکەی ئێران دادەگرین. ئێمە وێڕای داکۆکی لە شکڵگرتنی قۆناغێکی گواستنەوەی دموکراتیک و گشتگیر بنەمای هەر هاوکاری و هاوپەیمانیەکمان لەگەڵ لایەنەکانی دیکە بە ڕەسمیەت ناسینی مافی نەتەوەیی نەتەوەکان، قبولکردنی دموکراسی و ڕەتکردنەوەی هەر جۆرە دیکتاتۆریەک دەبێت. ئێمە لەو هاوپەیمانیەدا باوەڕمان بە پاراستنی ژینگە و دادپەروەری کۆمەڵایەتی، مافی یەکسانی ژنان و پیاوان، چەسپاندنی هەڵبژاردننی ئازاد، دابین بوون و دەستەبەرکردنی مافە بنەڕەتیەکانی هەموو پێکهاتە نەتەوەیی و ئاینیەکانی کوردستان و بەدامەزراوەکردنی سیستمی بەڕێوەبەری و دموکراتیک لە ڕۆژهەڵاتی کوردستان هەیە. هاوکات لەگەڵ ئەوە هەوڵدان بۆ دامەزراندنی نظامێکی سیاسی دموکراتیک و سێکۆلار لە ئێران کە مافی پێکهاتە نەتەوەیی و ئاینیە جۆرا و جۆرەکانی ئەو وڵاتە دەستەبەر بکات بە ئەرکی خۆمان دەزانین. ئێمە باوەڕمان وایە لە ئێستادا پتر لە هەر کاتێک
یەکەتی سیاسی و هاوگوتاری لایەنە سیاسیەکان و تێکۆشانی هاوبەشی مەیدانیان مەرجی بەهێزکردنی پێگەی کورد لە هاوکێشە سیاسیە بەردەوام بگۆڕەکانی ئێرانە. بۆیە ئامادەی هاوکاریکردنین لەگەڵ هەموو حیزب و لایەنە سیاسیەکانی دەرەوەی هاوپەیمانیەکەمان و هەموو خەڵکی کوردستانیش بۆ خۆدیتنەوە لەو هاوپەیمانیەدا بانگهێش دەکەین. هاوپەیمانی هێزە سیاسیەکانی کوردستانی ئێران 3 ڕەشەمەی 1404 ئەندامانی هاوپەیمانی هێزە سیاسیەکانی کوردستانی ئێران پێکهاتوو لە پارتی ئازادی کوردستان، پارتی ژیانی ئازادی کوردستان، حزبی دموکراتی کوردستانی ئێران، سازمانی خەباتی کوردستانی ئێران، کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان. هەوپەیمانیەکی 5 پارتیên siyasî li Kurdistana Îranê hatiye ragihandin. 5 partiyên siyasî li Rojhilatê Kurdistanê hewpeymaniya xwe ragihandine. Armançenmeyên Serekê û Hewpardî ve hewpeymaniyê de têkoşîna ji bo hilveşandina Komara Îslamî ya Îranê, pêkanîna mafê çarenûsiyê Kurdan û avakirîna saziyek neteweyî û demokratîk li ser bîngeha îradeya siyasî ya neteweya Kurd li Rojhilatê Kurdistanê. Hewpeymanî ji Partiya Demokrata Kurdistana Îranê, Partiya Ciyana Azada Kurdistanê, Partiya Azadiya Kurdistanê, Komeleya Zehmetkeşana Kurdistanê û Rehîstina Xebata Kurdistanê pêk de. Dekanîvîsa Daxuyaniyê vî haye. Gelê Tekoşerê Kurdistanê. Partiyên siyasîyên Kurd û Îranî. Şervan û tekoşerên azadiyê li seranserê velet. Tevgera siyasî û neteveya Kurd li Rojhilatê Kurdistanê bi dehan salanê ku bi awayekî rehîstin kirî û berdevam li dijî serwerî û diktatoriya rejîma navendî ji bo mafên xwe yên neteveyî û siyasî tê dikoşe. Piştî şoreşa 1971 û hatina Komara Îslamî ser destîlatdariyê, Kurdistan bûye kada şer û navenda serekeya tekoşîn û berxwedanê li dijî ve rejîma zordar. Kurdistanê ji bo tekoşîn û berxwedana xwe gelek nirx daye. Şer li ser Kurdistanê hatiye ferz kirin. Bi dehan reberên siyasî hatine îdam kirin û kuştin. Bi hezaran çalakvanên siyasî di zindanan de şehîd bûne û hatine kuştin. Me li ser bîngeha dîroka tekoşîna swê û pêvîstiya bersivdayîna rewşa siyasî ya hêyiya li Îranê, hevpeymaniya hêzên siyasî yên Kurdistana Îranê imze kiriye. Li Kurdistanê me enerjî û rêzên tekoşîna swê kirine. Yek hevpeymaniyek siyasî îlan kirine. Armanca serekeya ve hevpeymaniye, ku piştî danustandina nêrînan û sebata meydanî di navenda diyalogeya hevkariyê de hatiye damezrandin, evê ku tevgera siyasî ya Kurd li Îranê bêtir pêş bişe. Armançenmeyên sereke û hewpardî ve hewpeymaniyê de tekoşîna ji bo hilveşandina Komara Îslamî ya Îranê, pêkanîna mafê çarenûsiyê Kurdan û avakirîna saziyeke neteveyî û demokratîk li ser bîngeha îradeya siyasî ya neteveya Kurd li Rojhilatê Kurdistanê ne. Ji bo piştgiriya tekoşîn û nerazîbûna hemû neteveyên Îranî li dijî Komara Îslamî di ve konaxse de, em tekez dikin ku pêvîstiya hevrezî û tekoşîna siyasî û meydaneya hevbeş di navbera partî û rehîstinên sivil en Kurdistana Îranê bi rehîstinên siyasî û sivil en li deverên din en Îranê re heye. Ema li cire avakirîna veguherinek demokratîk û berfîre hin û bîngeha her hevkarî û hewpeymaniyek bi partiyên din re de naskirîna mafên neteveyî yên neteveyan, kebulkirina demokrasiye û redkirina her cure diktatoriye be. Em baveriya swê bi parastina jîngehê û edaleta civakî, mafên vekhev ji bo cîn û mêran, şurtkirina hilbijartinên azad, misogerkirina mafên bîngehîn,
انهمی جواکن اتنیکی و اولیلی کردستانه و اوکیرینا پرگالک ریوبریا دموکراتیک لی روشیلات کردستان تینن. دی همان دمیده هول دیدن کلی ایران سیستم که سیاسی یا دموکراتیک و لایک آوا بیکن که مافن جواکن اتنیکی و اولی انچور بجور ولید گارانتی بیکه. ام و ارکیس ویدی بینن. ام باور دیکن که یکیتیا سیاسی لی هفکیرینا پارتیین سیاسی و تکوشینا وانا هفش دی میدانه ده شرط و مرچن سورت کرینا پوزیسیونا کردان دی هفکشه سیاسی هر تیم دی گوهره یا ایران دنه. جیبر ویه که اما مادنه که بی همی پارتیین سیاسی نی در وی هف پیمانی خوره و هف کاریه بیکن و همی گل کرد وکسوینن که تولی هف پیمانی بیبن. هف پیمانی هزن سیاسی ان کردستان ایرانه. 22 هیوا 2 سال 2026 شنو ای شاوری تاوم جلاوسی آزادید باش مهاباد یاد گورکی کمر سر بستید پیروز ای سنا حال پشتکی سقز و مکریان ام جوره خویناوی نابید برنجی برخودن هتاوی دبید کرماو شاو ایلام دیوان دره سقز پیروزتان بید برجی کرداویتی بیجار قروه ورمه مریوانی 12 سواره تیکاو ای ساین قلاو هلموتی برزی ولاو شاودیتن شاودی مونه خمتاون خم مونه راو پرا راو سلکه ای جوان رو جافاویتی راو پرا الزهاوی نوین گی هتاو باوه امان الدورکی اهوراو تاو میرن سنگری 59 بیتولا بوکن هاو رو چریکی کرداویتی راو پرن بکاوتی شنو تاو جمیری راو پرینه کاوتی تولو مالتمی دشمنینه آزادی لآسوی روناو چی و هاوار من دیدکاود راو پرن حسن و ای لاوانی امگو آزادی ای روش هواوتی همیشه بزیو تیک ده بخت و تختی داو جیر کرن تیک ده بخت و تختی داو جیر کرن مەڵەکشایی بەشنی بەرزی شەهیدێکە مێژوو هاتووە پێش ناشتنی سەردەمێکی بە خوێنی ئەو پیرۆزکە کچانی ڕۆژ لە قەسری شیرینی فەرهاد بە مەشخەڵی هەتاوە خەوی تاریکی تێکەدەن هاوارەکەن ئێمە نانمان لە گەرووی شێر دەرهێناوە چۆن مافی خۆ لە دەستی دێ و دەرناهێنین کوڕانی ئاگر و ئیلام و وارسانی ماد و شاکۆ
هاوارەکەن هۆ داگیرکەر بڕوانە بۆ ئەو شاخانە کەی وەرزەڕین سەری شۆڕ کرد کەی پەڕوا بوو بە دەشتایی کەی بینیتان بێستون سەری هەڵگرتووە ئەو کات زیاتر دڵنیابن کورد ڕیشەی زیاتر ڕۆچووە ئێوە دەیان جار نێژراون کورد زیندووە و نەمردووە ئیلامی ئاگر و سەنگەر لە فەرهەنگی گشت شەقامێک ترس و لەرزی هاوێشتە دەر هاواری کرد دیکتاتۆری بەخوێن تیوی شاری تاران قەفەس بێنی سنوورەکان ئەخەینە ژێر سێبەری باڵ ڕەشەبابیت ئەبین بە بەردی ڕوش و سەخت کۆماری سێدارە و پەتبی بۆت ئەبین بە ئاودانان ببیت بە ئاگر و ئاسن ببیت بە ئاگر و ئاسن لێت ناترسین ئەچکەین بە تۆزی سەربانان بدرێژی ژین من ئامادەم بۆ میمەندی مەینەت ڕادام بدرێژی ژین من هەرگیز نامرم هەڵۆ ئاساژیاوم بەرەو لووتکایە ئافڕم با بزانم دوژمنانم دەستێ خاکم گەوهەرە بۆ ئازادی وڵاتم لە کاروان نابڕم چاوێم ناسڕم نامری نامری تۆ قەڵای خۆڕاگیری
جانم هەر بەفیداتە گەفنی ئاڵای شەهیدان نەبێ گەفن بۆ خۆم ناکڕم نانامری نانامری تۆ قەڵای خۆڕاگیری گرچی تووشی ڕەنجەڕۆی و حەسرەت و دادن ئەمن قەت لەدەست ئەم چەند خەسم وانابەزێ مادن ئەمن گەرچی تووشی ڕەنجەڕۆی و حەسرەت و دادن ئەمن قەت لەدەست ئەم چەند خەسم وانابەزێ مادن ئەمن من لە لۆمە و تانە و زنجیر و دارمانم نییە از کرانه کور تا هنوز گفتم تو تشنگان عرب در میزان گفتم تو دایه دایه به لب بر مزار گفتم تو آزایی سرودت لب به لب میرسد فردا شد خورشیدم شب به شب میرسد
لەم وڵاتە بارانی خوێن نەبارێ ڕۆژنیا لەم وڵاتە بارانی خوێن نەبارێ ڕۆژنیا داگیرکەرێ شیوەن نەخاتە شارێ ڕۆژنیا داگیرکەرێ شیوەن نەخاتە شارێ ناو بۆ ژینی ژێردەستی بێدەنگی و بێ هەڵوێستی ناو بۆ ژینی ژێردەستی بێدەنگی و بێ هەڵوێستی بژی هەوڵ و تێکۆشان بۆ ژینی بەسەر بەستی بژی هەوڵ و تێکۆشان بۆ ژینی بەسەر بەستی کانە سووتێ جەرگی دایکی هەژارێ ڕۆژنیا کانە سووتێ جەرگی دایکی هەژارێ خوێنی لاوان لە چێنگان دەچۆڕێ دێتە خوارێ خوێنی لاوان لە چێنگان دەچۆڕێ دێتە خوارێ کێڵی شەمشەمە کوێرە با وڵاتی من فێرە کێڵی شەمشەمە کوێرە با وڵاتی من فێرە شەرمە بندەستی ئەستن بڕیارێک بدەن دێرە شەرمە بندەستی ئەستن بڕیارێک بدەن دێرە بەیاننامەی ڕاگەیاندنی هاوپەیمانی هێزە سیاسیەکانی کوردستانی بیانیه اعلام ائتلاف نیروهای سیاسی کردستان ایران. مردم مبارز کردستان، احزاب و جریانهای سیاسی کردستانی و ایرانی، آزادیخواهان و مبارزان سراسر میهن، جنبش سیاسی و ملی کرد در کردستان ایران، روشهلات، دهه هاست که به شیوهی سازمان یافته و مستمر علیه استبداد و حاکمیت دیکتاتوری مرکزگرا در راستای دستیابی به حقوق ملی و سیاسی خیش مبارزه می کند. کردستان پس از انقلاب سال 1357 و روی کار آمدن جمهوری اسلامی همواره سنگر و کانون اصلی مبارزه و مقاومت علیه این رژیم سرکوبگر بوده است. کردستان در این مدت هزینه‌های سنگینی برای مبارزه و مقاومت خود پرداخته است. جنگی بر آن تحمیل شده، ده‌ها رهبر سیاسی اعدام و ترور شدند. هزاران فرزند مبارز و فعال سیاسی شهید گشته یا در زندانها جان باختند و کردستان همچون جغرافیای اشغال شده، میلیتاریزه گشته و با سیاست سرکوب و غارت از سوی حکومت جمهوری اسلامی اداره شده است. ما احزاب سیاسی که ائتلاف نیروهای سیاسی کردستان ایران را امضا کرده ایم، با اتکا به پیشینه مبارزاتی خود و با توجه به ضرورت‌های پاسخگویی و بازتعریف نقش خود در شرایط سیاسی کنونی ایران که در آن رژیم جمهوری اسلامی فاقد هر گونه مشروعیت سیاسی است، اما متاسفانه به دلیل تفرقه نیروهای سیاسی مخالف پابرجا مانده است، نیروها و صفوف مبارزاتی خود را در کردستان متحد کرده و یک ائتلاف سیاسی را اعلام می‌نماییم. هدف اصلی این ائتلاف که پس از مرحله تبادل نظر و فعالیت میدانی در مرکز دیالوگ برای همکاری شکل گرفته است، انسجام و مبارزه مشترک بیشتر جهت گسترش جنبش سیاسی کرد در ایران، بخشیدن جایگاه و نقش بیشتر به کردستان و جنبش سیاسی آن در مبارزه علیه جمهوری اسلامی، تأمین حقوق و آزادی‌های مردم کردستان و چگونگی طراحی ساختار آینده ایران است. اهداف اصلی و مشترک ما در این ائتلاف
مبارزه برای سرنگونی جمهوری اسلامی ایران، تحقق حق تعیین سرنوشت کردها و بنیانگذاری نهادی ملی و دموکراتیک بر اساس اراده سیاسی ملت کرد در کردستان ایران است. ما با پشتیبانی از مبارزات و اعتراضات سراسری ملیت‌های ایران علیه جمهوری اسلامی در این مرحله بر ضرورت هماهنگی و مبارزه مشترک سیاسی و میدانی میان احزاب سیاسی و سازمان‌های مدنی کردستان ایران با احزاب و سازمان‌های سیاسی و مدنی سایر بخش‌های ایران تأکید می‌ورزیم. ما ضمن حمایت از شکلگیری یک مرحله گذار دموکراتیک و فراگیر، مبنای هر گونه همکاری و ائتلاف خود با طرف‌های دیگر را به رسمیت شناختن حقوق ملی ملیت‌ها، پذیرش دموکراسی و نفی هر گونه دیکتاتوری می‌دانیم. ما در این ائتلاف به حفظ محیط زیست، عدالت اجتماعی، حقوق برابر زنان و مردان، نهادینه‌سازی انتخابات آزاد، تأمین و تضمین حقوق بنیادین تمامی طیف‌های ملی و مذهبی کردستان و ساختارمند کردن سیستم مدیریتی دموکراتیک در کردستان ایران باور داریم. همزمان، تلاش برای استقرار یک نظام سیاسی دموکراتیک و سکولار در ایران که حقوق ملیت‌ها و اقلیت‌های مذهبی گوناگون این کشور را تضمین کند، وظیفه خود می‌دانیم. بر این باوریم که امروزه بیش از هر زمان دیگری وحدت سیاسی، گفتمان مشترک جریان‌های سیاسی و مبارزه میدانی مشترک آنان شرط تقویت جایگاه کردها در معادلات سیاسی همواره در حال تغییر ایران است. از این رو، آمادگی خود را برای همکاری با تمامی احزاب و جریان‌های سیاسی خارج از این ائتلاف اعلام نموده و از همه مردم کردستان دعوت می‌کنیم که خود را در این ائتلاف بازیابند. ائتلاف نیروهای سیاسی کردستان ایران 3 اسفند 1404، 22 فوریه 2026، اعضای ائتلاف نیروهای سیاسی کردستان ایران متشکل از پارتی آزادی کردستان، حزب حیات آزاد کردستان، حزب دموکرات کردستان ایران، سازمان خبات کردستان ایران، کومله زحمتکشان کردستان
ئەوەی هەرزانەشینە ئەم وڵاتە وێرانە ئەوەی هەرزانەشینە ئەم وڵاتە وێرانە ماڵ بە ماڵی ڕووخەوە کراوەتە بەندی خانە ماڵ بە ماڵی ڕووخەوە کراوەتە بەندی خانە نابۆ ترس و دوودڵی ئەمە ژین نییە ژانە نابۆ ترس و دوودڵی ئەمە ژین نییە ژانە تا ئێمەوە بێدەنگ بین دوژمن سواری سەرمانە تا ئێمەوە بێدەنگ بین دوژمن سواری سەرمانە بیانیه اعلام ائتلاف نیروهای سیاسی کردستان ایران. مردم مبارز کردستان، احزاب و جریانهای سیاسی کردستانی و ایرانی، آزادیخواهان و مبارزان سراسر میهن، جنبش سیاسی و ملی کرد در کردستان ایران، روشهلات، دهه‌هاست که به شیوهی سازمان یافته و مستمر علیه استبداد و حاکمیت دیکتاتوری مرکزگرا در راستای دستیابی به حقوق ملی و سیاسی خیش مبارزه می کند. کردستان پس از انقلاب سال 1357 و روی کار آمدن جمهوری اسلامی همواره سنگر و کانون اصلی مبارزه و مقاومت علیه این رژیم سرکوبگر بوده است. کردستان در این مدت هزینه‌های سنگینی برای مبارزه و مقاومت خود پرداخته است. جنگی بر آن تحمیل شده، ده‌ها رهبر سیاسی اعدام و ترور شدند. هزاران فرزند مبارز و فعال سیاسی شهید گشته یا در زندانها جان باختند و کردستان همچون جغرافیای اشغال شده میلیتاریزه گشته و با سیاست سرکوب و غارت از سوی حکومت جمهوری اسلامی اداره شده است. ما احزاب سیاسی که ائتلاف نیروهای سیاسی کردستان ایران را امضا کرده ایم، با اتکا به پیشینه مبارزاتی خود و با توجه به ضرورت‌های پاسخگویی و بازتعریف نقش خود در شرایط سیاسی کنونی ایران که در آن رژیم جمهوری اسلامی فاقد هر گونه مشروعیت سیاسی است، اما متاسفانه به دلیل تفرقه نیروهای سیاسی مخالف پابرجا مانده است، نیروها و صفوف مبارزاتی خود را در کردستان متحد کرده و یک ائتلاف سیاسی را اعلام می‌نماییم. هدف اصلی این ائتلاف که پس از مرحله تبادل نظر و فعالیت میدانی در مرکز دیالوگ برای همکاری شکل گرفته است، انسجام و مبارزه مشترک بیشتر جهت گسترش جنبش سیاسی کرد در ایران، بخشیدن جایگاه و نقش بیشتر به کردستان و جنبش سیاسی آن در مبارزه علیه جمهوری اسلامی، تأمین حقوق و آزادی‌های مردم کردستان و چگونگی طراحی ساختار آینده ایران است. اهداف اصلی و مشترک ما در این ائتلاف مبارزه برای سرنگونی جمهوری اسلامی ایران، تحقق حق تعیین سرنوشت کردها و بنیانگذاری نهادی ملی و دموکراتیک بر اساس اراده سیاسی ملت کرد در کردستان ایران است. ما با پشتیبانی از مبارزات و اعتراضات سراسری ملیت‌های ایران علیه جمهوری اسلامی در این مرحله بر ضرورت هماهنگی و مبارزه مشترک سیاسی و میدانی میان احزاب سیاسی و سازمان‌های مدنی کردستان ایران با احزاب و سازمان‌های سیاسی و مدنی سایر بخش‌های ایران تأکید می‌ورزیم. ما ضمن حمایت از شکلگیری یک مرحله گذار دموکراتیک و فراگیر، مبنای هر گونه همکاری و ائتلاف خود با طرف‌های دیگر را به رسمیت شناختن حقوق ملی ملیت‌ها، پذیرش دموکراسی و نفی هر گونه دیکتاتوری می‌دانیم. ما در این ائتلاف به حفظ محیط زیست، عدالت اجتماعی، حقوق برابر زنان و مردان، نهادینه‌سازی انتخابات آزاد، تأمین و تضمین حقوق بنیادین تمامی طیف‌های ملی و مذهبی کردستان و ساختارمند کردن سیستم مدیریتی دموکراتیک در کردستان ایران باور داریم. همزمان تلاش برای استقرار یک نظام سیاسی دموکراتیک و سکولار در ایران
که حقوق ملیت‌ها و اقلیت‌های مذهبی گوناگون این کشور را تضمین کند وظیفه خود می‌دانیم. بر این باوریم که امروزه بیش از هر زمان دیگری وحدت سیاسی، گفتمان مشترک جریان‌های سیاسی و مبارزه میدانی مشترک آنان شرط تقویت جایگاه کردها در معادلات سیاسی همواره در حال تغییر ایران است. از این رو آمادگی خود را برای همکاری با تمامی احزاب و جریان‌های سیاسی خارج از این ائتلاف اعلام نموده و از همه مردم کردستان دعوت می‌کنیم که خود را در این ائتلاف بازیابند. ائتلاف نیروهای سیاسی کردستان ایران 3 اسفند 1404 22 فوریه 2026 اعضای ائتلاف نیروهای سیاسی کردستان ایران متشکل از پارتی آزادی کردستان، حزب حیات آزاد کردستان، حزب دموکرات کردستان ایران، سازمان خبات کردستان ایران، کومله زحمتکشان کردستان. باشی آزار گریانم شوین ریل ببین لوت کی اوی امروی خود در کارین و تاریکی بزین اسم جده من مسکفر تقلا هوی چمه یشکار ماری ام بسر چاوکا برز سرمن دنیاواتی کی برزین نالنی ام خرمان این دوری منی هیوای نیشتمان تازه کارون کباران شادی ناوی چیا یشق و همه زیگر میخور رجد و هورازو گوی من لده پیدا کوی پنج ملی حال پیچین هر و کوکانی و شتا رید پیوین ریبرو دریای اوی 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 بەیاننامەی ڕاگەیاندنی هاوپەیمانی هێزە سیاسیەکانی کوردستانی ئێران. خەڵکی خەباتکاری کوردستان، حیزب و لایەنە سیاسیە کوردستانی و ئێرانیەکان، ئازادی خوازان و خەبات گێڕانی سەرانسەری وڵات، بزوتنەوەی سیاسی و نەتەوەیی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان
دەیان ساڵە بە شێوەی ڕێکخرا و بەردەوام دژی سەرڕۆیی و دەسەڵاتی دیکتاتۆری ناوەندگەرە لە پێناو مافرنەتەوەی و سیاسیەکانی خۆیدا خەبات دەکات. کوردستان دوای شۆڕشی ساڵی 1357 و هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیش هەر سەنگەر و ناوەندی سەرەکی خەبات و خۆڕاگری دژی ئەو ڕەژیمە سەرکوتکەرە بووە. کوردستان لەو ماوەیەدا تێچوویەکی زۆری بۆ خەبات و خۆڕاگری خۆی داوە. شەڕی بەسەردا سەپاوە، دەیەن ڕێبەری سیاسی ئێعدام و تێرۆر کراون، هەزاران ڕۆڵەی خەباتکار و چالاکی سیاسی شەهید بوون و لە زیندانەکاندا گیانیان لێ ئەستێنراوە. کوردستانیش وەک جوغڕافیایەکی داگیر کرا و میلیتاریزە کراوە و بە سیاسەتی سەرکوت و تاڵان و بڕۆ لەلایەن حکوومەتی کۆماری ئیسلامیەوە ئیدارە کراوە. ئێمە ئەم حیزبە سیاسیانەی هاوپەیمانی هێزە سیاسیەکانی کوردستانی ئێرانمان واژۆ کردووە بە پشتبەستن بە مێژووی خەبات و تێکۆشانمان و بە سەرنجدان بە پێویستیەکانی وەڵامدانەوە و خۆدیتنەوە لە دۆخی سیاسی ئێستای ئێراندا کە ڕژیمی کۆماری ئیسلامی هیچ شەرعیەتێکی سیاسی بۆ نەماوەتەوە، بەڵام مەخابن بەهۆی پەرتەوازەیی هێزە سیاسیە دژبەرەکانی ڕاوەستاو بووە. لە کوردستان وزە و ڕیزەکانی خەباتگێری خۆمان یەک خستووە و هاوپەیمانیەکی سیاسیمان ڕاگەیاندووە. مەبەستی سەرەکی ئەم هاوپەیمانیە کە پاش قۆناغی گۆڕینەوەی بیرروڕا و کاری مەیدانی لە ناوەندی دیالۆگ بۆ هاوکاریدا پێکاتووە، یەکریزی و هاوخەباتی پتر بۆ پەرەدانی زیاتر بە بزوتنەوەی سیاسی کورد لە ئێران و پێدانی قورسایی و دەوری زیاتری کوردستان و بزوتنەوە سیاسیەکەی لە خەبات دژی کۆماری ئیسلامی، دەستەبەرکردنی ماف و ئازادیەکانی خەڵکی کوردستان و چۆنیەتی داڕشتنەوەی ئێرانی داهاتووە. ئامانجە سەرەکی و هاوبەشەکانمان لەو هاوپەیمانیەدا خەبات بۆ ڕووخەندنی کۆماری ئیسلامی ئێران، بەدیهێنانی مافی دیاریکردنی چارەنووسی کورد و بنیادنانی دامەزراوەیەکی نیشتیمانی و دموکراتیک لەسەر بنەمای ئیرادەی سیاسی نەتەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانە. ئێمە بە پشتیوانی لە خەبات و ناڕەزایەتی سەرانسەری نەتەوەکانی ئێران دژی کۆماری ئیسلامی لەو قۆناغەدا پێ لەسەر پێویستی هەماهەنگی و هاوخەباتی سیاسی و مەیدانی نێوان حیزبە سیاسیەکان و ڕێکخراوە مەدەنیەکانی کوردستانی ئێران لەگەڵ حیزب و ڕێکخراوە سیاسی و مەدەنیەکانی بەشەکانی دیکەی ئێران دادەگرین. ئێمە وێڕای داکۆکی لە شکڵگرتنی قۆناغێکی گواستنەوەی دموکراتیک و گشتگیر بنەمای هەر هاوکاری و هاوپەیمانیەکمان لەگەڵ لایەنەکانی دیکە بە ڕەسمیەت ناسینی مافی نەتەوەیی نەتەوەکان، قبولکردنی دموکراسی و ڕەتکردنەوەی هەر جۆرە دیکتاتۆریەک دەبێت. ئێمە لەو هاوپەیمانیەدا باوەڕمان بە پاراستنی ژینگە و دادپەروەری کۆمەڵایەتی، مافی یەکسانی ژنان و پیاوان، چەسپاندنی هەڵبژاردننی ئازاد، دابین بوون و دەستەبەرکردنی مافە بنەڕەتیەکانی هەموو پێکهاتە نەتەوەیی و ئاینیەکانی کوردستان و بەدامەزراوەکردنی سیستمی بەڕێوەبەری و دموکراتیک لە ڕۆژهەڵاتی کوردستان هەیە. هاوکات لەگەڵ ئەوە هەوڵدان بۆ دامەزراندنی نظامێکی سیاسی دموکراتیک و سێکۆلار لە ئێران کە مافی پێکهاتە نەتەوەیی و ئاینیە جۆرا و جۆرەکانی ئەو وڵاتە دەستەبەر بکات بە ئەرکی خۆمان دەزانین. ئێمە باوەڕمان وایە لە ئێستادا پتر لە هەر کاتێک یەکێتی سیاسی و هاوگوتاری لایەنە سیاسیەکان و تێکۆشانی هاوبەشی مەیدانیان مەرجی بەهێزکردنی پێگەی کورد لە هاوکێشە سیاسیە بەردەوام بگۆڕەکانی ئێرانە. بۆیە ئامادەی هاوکاریکردنین لەگەڵ هەموو حیزب و لایەنە سیاسیەکانی دەرەوەی هاوپەیمانیەکەمان و هەموو خەڵکی کوردستانیش
بۆ خۆدیتنەوە لەو هاوپەیمانیەدا بانگهێش دەکەین. هاوپەیمانی هێزە سیاسیەکانی کوردستانی ئێران 3 ڕەشەمەی 1404 ئەندامانی هاوپەیمانی هێزە سیاسیەکانی کوردستانی ئێران پێکهاتوو لە پارتی ئازادی کوردستان، پارتی ژیانی ئازادی کوردستان، حزبی دموکراتی کوردستانی ئێران، سازمانی خەباتی کوردستانی ئێران، کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان. ڕۆژهاڵات لەسەر پێیە ئامادەیە شۆڕشی ژن لە ڕێیە ئاگری پێیە باشوور باکوور ڕۆژاوە چاوەڕێیە قازی چاوەڕێی هەڵماتێمەیە گڵپەیژی نای ساقس شۆڕشی خوڵقان تەختی مێزار و غەدر و زوڵمی سووتان ژنجیان ئازادیە فەلسەفەمان شۆڕشی ئازادیە لە ڕۆژهاڵەتمان ڕۆژهاڵات لەسەر پێیە ئامادەیە شۆڕشی ژن لە ڕێیە ئاگری پێیە باشوور باکوور ڕۆژاوە چاوەڕێیە قازی چاوەڕێی هەڵماتێمەیە گڵپەیژی نای ساقس شۆڕشی خوڵقان تەختی مێزار و غەدر و زوڵمی سووتان ژنجیان ئازادیە فەلسەفەمان شۆڕشی ئازادیە لە ڕۆژهاڵەتمان هێوپەیمانیەکی 5 پارتیên siyasî li Kurdistana Îranê hatiye ragihandin. 5 partiyên siyasî li Rojhilatê Kurdistanê hevpeymaniya xwe ragihandine. Armançenmeyên serekî û hevpardî ve hevpeymaniyê de têkoşîna ji bo hilveşandina Komara Îslamî ya Îranê, pêkanîna mafê çarenûsiyê Kurdan û avakirîna saziyek neteweyî û demokratîk li ser bingeha îradeya siyasî ya neteweya Kurd li Rojhilatê Kurdistanê. Hevpeymanî ji Partiya Demokrata Kurdistana Îranê, Partiya Ciyana Azada Kurdistanê, Partiya Azadiya Kurdistanê, Komeleya Zehmetkeşana Kurdistanê û Rehîstina Xebata Kurdistanê pekte. Dekanîvîsa Daxuyaniyê vîhaye. Gelê Tekoşerê Kurdistanê. Partiyên siyasî Kurd û Îranî. Şervan û Tekoşerên Azadiyê li Seranserê velet. Tevgera siyasî û neteveya Kurd li Rojhilatê Kurdistanê bi dehan salanê ku bi awayekî rehîstin kirî û berdevam li dijî serwerî û diktatorya rejîma navendî ji bo mafên xwe yên neteveyî û siyasî tê dikoşe. Piştî şoreşa 1971 û hatina Komara Îslamî ser destîlatdariyê, Kurdistan bûye kada şer û navenda serekeya tekoşîn û berxwedanê li dijî ve rejîma zordar. Kurdistanê ji bo tekoşîn û berxwedana xwe gelek nirx daye. Şer li ser Kurdistanê hatiye ferz kirin. Bi dehan reberên siyasî hatine îdam kirin û kuştin. Bi hezaran çalakvanên siyasî di zindanan de şehîd bûne û hatine kuştin. Melî ser bingeha dîroka tekoşîna swê û pêvîstiya bersivdayîna rewşa siyasî ya hêyiya li Îranê, hevpeymaniya hêzên siyasî yên Kurdistana Îranê imze kiriye. Li Kurdistanê me enerjî û rêzên tekoşîna swê kirine. Yek hevpeymaniyek siyasî îlan kirine. Armanca serekeya ve hevpeymaniyê, ku piştî danûstandina nêrînan û sebata meydanî di navenda diyalogeya hevkariyê de hatiye damezrandin, ev e ku tevgera siyasî ya Kurd li Îranê bêtir pêş bişe. Armançenmeyên sereke û hevpardî ve hevpeymaniyê de tekoşîna ji bo hilveşandina Komara Îslamî ya Îranê, pêkanîna mafê çarenûsiyê Kurdan û avakirîna saziyeke neteveyî û demokratîk li ser bingeha îradeya siyasî ya neteveya Kurd li Rojhilatê Kurdistanê ne. Ji bo piştgiriya tekoşîn û nerazîbûna hemû neteveyên Îranî li dijî Komara Îslamî di ve konaxê de, em tekez dikin ku pêvîstiya hevrezî û tekoşîna siyasî û meydaneya hevbeş di navbera partî û rehîstinên sivîl en Kurdistana Îranê bi rehîstinên siyasî û sivîl en li deverên din en Îranê re heye. Ema li cire avakirîna veguherinek demokratîk û berfîrehin û bingeha her hevkarî û hevpeymaniyek bi partiyên din re de naskirîna mafên neteveyî yên neteveyan,
قبول کرینا دموکراسیه و رد کرینا هر جور دیکتاتوریه به. ام باوریا سوی بی پاراستینا جینگه و عدالت جیواکی مافن وکهو جیبوجین و میران شورت کرینا هیل بیجارتینن آزاد میسوگر کرینا مافن بینگهین ان همی جیواکن اتنیکی و اولیلی کردستانه و آوکرینا پرگالک ریوبریا دموکراتیک لی روجیلات کردستانه تینن. دی همان دمیده هول دیدن کلی ایران سیستم که سیاسی یا دموکراتیک و لایک آوا بیکن که مافن جیواکن اتنیکی و اولی ان چور بجور ان ولید گارانتی بیکه. ام و ارکیس وی دی بینن. ام باور دیکن که یکیتیا سیاسی لیهف کرینا پارتیین سیاسی و تکوشینا وانا هفش دی میدانه ده شرط و مرتن سورت کرینا پوزیسیونا کردان دی هف کشیا سیاسی هر تیم دی گوهره یا ایرانه دنه. جیبر ویه که اما مادنه که بی همی پارتیین سیاسی نی دروی هف پیمانی خوره و هف کاریه بیکن و همی گل کرد وکسوینن که تولی هف پیمانی بیبن. هف پیمانی هزن سیاسی ان کردستان ایرانه. 22 هیوا 2 سال 2026